نهاجي من ببنداريا مامۆستا عەبدوڵەتیف موساکریا هەرچەندە وەخت نەگەلک مامۆستا عەبدوڵەتیف چاوە کۆنگرێ پارتیۆکە چالاکوانێکی وەکە ئاکادیمیناسێکی تێ شۆپێنێ چاوت نرخێنێ پێشەچوون کو تێدە چێبوونە چاوە تێنە شرۆڤەکردن نرخاندن کەرەمکە دەستپێکی دەخوازیە مشخۆدای مەزون و دلوبانە و هەر کەسێکی جانێ خۆخستی قوربان بۆ خزمەتا کورد و کوردستانی ئەسپاسیە هەموو کارمەند و کارکەری ئاکا ڕۆژئاوای کوردستانی دکەم سەرپا کارێوەیە پیرۆست ببوونە کۆتەهێنانی بەستنە کۆنگری چاردەهی پارتی دیموکراتی کوردستان کۆنگری نەخۆ تەسلیمبوونی کۆنگری نەخۆ چەماندنی ئەس پیرۆزباهیەکە گەرم ئاراستەی جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی ڕابەری مڵەتی کورد خۆدانی پرۆژێ نەتەویی کوردی لە هەر شەر پارچەی کوردستانێتە و هەموو ئەندام و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان هەر چار پارچەی کوردستانی هەروەها سەبارەت پرسیارە جەنابێتە کاکزنیار ئەمکار ئیرۆ بێژن کۆنگری پارتی دیموکراتی کوردستان بەستناوی دوا زروفی هەستیاردا بەڕاستی کۆنگرێکی دیرۆکی بوو کۆنگرێکی نەوعی بوو کۆنگرێکی قەومی بوو کۆنگرێکیش بەر هەندێک تەئکید بنەماین ڕێبازە بەرزانی نەمر کرد ئەو ڕێبازە و هاتی دانین وەختی ئیرۆ جەنابێ سەرۆک خۆشی ئیشارەت پێدا لەسەر دەمێ شێخ عەبدولسەلامێ بەرزانی کو یەک و تمید خواست کو سەرخەبوونا کوردستانی کۆنگرێکی گەلێکی نەوعی بوو کۆنگرێکی گەشتبین بوو هەر شار کوردی هەر شار پارچەی کوردستانی تەئکید کرد لە هەموو سەوابتێ نەتەویی قەومیە کوردی لە هەر چار پارچەی کوردستانی جەنابی وێ هێژا وەختی ئەف کۆنگرە ئیرۆ هاتە بەستاندن ڤازروفێ هەستیاردا ئەڤە بخوا مەسەجەکە ژوا کەسێک و وەکی جەنابی هێژە ئەماجە پێکرد و فاتحە و خۆ حازرکن فاتحەی لەسەر پارتی دخوێنێ پارتی تاکید کرد و ڕۆژ بڕۆژ پارتی گەشت بێ پارتی تاکید کرد و پارتیەکە نەتەویە هەر شار پارچەی کوردستانی ڕا ئیرۆ دیسە تاکیدێ دەهات تەکردن تەوسیاتی پارتیدا پارتی ئیرۆ وێ لەسەر ڕێکا کار بۆ سەرخەبوونا کوردستانی وێ بەردەوام بێ پارتی تأکید نقطەکە دیژی کرد لازمە خەبات و کار ڕێکا پێشمەرگاتیە ڕێکا دیپلۆماسیەتێرە لازمە بەردەوام بێ بۆ حتا چێکردنە ئەرمانجێ مڵەتێ کوردی هەر پارتی تاکید شتەکە دیژی کرد تاکید لێ کرد و لازمە خزمەتکردنە خەڵکی کوردستانی وەریکردن سەر هەموو ئاستا خزمەتکردنە خەڵکی کوردستانی هەر شار پارچەی کوردستانی وەریکردن تجارە نایە بیرامە تجارەش بیرامە ناچێک و بێ پارتیە تمی إلا بارتيكا بيشانك بو بارتيكا نتوي بو الهشار بارتي كردستاني دميزيني كو إنو بارتي كردستاني حمو يك بارتينا هاتيا جدا كرن دستيدش من دواكي برزانيين نمرد بيجي أف سنوري حمو هاتنا داني سنور مصطنعا لازمة كو كار بو وري كار بو خباتي كو وري كن قناف سنور حمو جناب بن رابن بالنسبة خلقي روش آغاي كردستاني را أم قالكي قاش بينن أجي وكا چالكوانكي وكي أكاديميكي كردي از ایرو پارتی براستی از گلکی این یک جناب مسعود ایرو سرپرست مشروع پیش بهاری براستی اختیام بحثان نمونه پارتی دیموکراتی کردستان کن چا اریکاری خلکی روش آوای کردستانی کرد وقتی سال 1970 وقتی جنابی برزانی نمر وقتی محاوله که پشتوانی کردی روش آوای کردستانی وقتی کو همو خواستنا کردستان ما باشو ومحاولة كوالا بين دي سبب بارتي لبيني هروها جنابي هيجا وقتي كو صلاة هزار يالده محاولة هولي خو حمودان كو غوتارا كردي يا سياسيا كردي ميروج آواي كردستاني كو بكي يك وقتي دامزراننا بروجين توي لكردستان روش آوا مجلس الوطني الكردي الجماعة الاجتماعية كردي وقت صلاة هزار ويالده هاتا دامزران حمو هولي بارتي ديمقراطي كردستان وجنابي سلوك تجارة عندي تشبير ناكن وقتي صلاة هزار وشار جنابي هيجا وقتي الهولي ريقوت تجارة هيلم هروها بارتي ديمقراطي كردستان تجارة ديسا نايش بيكرن وقتي كو جنابي هيجا معبرة سيمال كافكر الكاريا خلقي مكر بارتي ديمقراطي كردستان بارتي كانت ديسا تأكيد الوجه أصدقكم كون هردم وبشتفاني هر شهر بارشة كردستاني بطيبة رجعوي كردستاني وإيرو رجعوي كردستاني دفازر في هستيار تدرباز دبي جنابي مسؤول يهجاجي ديسا تأكيد بنماي في ربازكر
کو چه جمهوری خواستند علی روش آوای کردستان داد علی پارتی روش آوای کردستان داد امیت می اله پشتوانی وابن کو حتی کو ارمانجی خو پک بین براستی پارتی دموکراتی کردستان ایرو کنگره خونه چماندنی بو کنگره برخدانی بو کنگره بردوام بونا خباتی بو کو حتی ارمانجی ملت کردی پک گورانی